لەگەڵ دواپەرەسەندنی شەڕی نێوان ئیسرائیل و فەلەستینەکان لە کەرتی غەزە و هەڵکشانی ژمارەی قوربانیەکان خۆپیشاندانیش لە ناو واشنگتن تاو دەسێنێت هەر گرتبوونەوەیە و پشتیوانی لایەک دەکات دژی لایەکی دیکە. ئەم جۆرە گربوونەوانە بە واشنگتن ئاشنایە. ئەمە خۆپیشاندانی پشتیوانیە لە ئیسرائیلەکان. ئەم خۆپیشاندانانە بە تەنگەوەچوونی جووەکان و کریستیان و کەسانی دیە بۆ پشتیوانی ئیسرائیل لە دژی دڕندایەتی حەماس و ئەو تاوانانەی کردویانە نابێت لە بیری بکەین. ناکرێت ئەوانە بۆ چاوەشەکاری باسی ئاشتی بکەن. ئەوان هەرگیز ئاشتیان ناوێت. ئەوان دڕندایەتی ئەنجام دەدەن لە هەمبەر شارستانێتی خۆرئاوادا. کاتی ئەوە هاتووە خەڵک لە خۆرئاوا بە ئاگا بێن کە ئێمە دژی بکەین. چۆن لە نێو فەلەستینیەکانی جیاوازی هەن لەمەڕ ئەو شەڕەی دووچاری خەڵکی سیڤیلی غەزە بووەتەوە. لە نێو جووەکانی جیاوازی هەن هەر لەم خۆپیشاندانە کۆمەڵێک لەو جوانە حکوومەتی ئیسرائیل بە نوێنەری خۆیان نازانن. ئەم خانمە کریستیانە کە هاوسۆزی جووەکانە پشتیوانی لە بڕیاری حکوومەتی وڵاتەکەی ئەکات بۆ پشتگیریکردنی ئیسرائیل. دەمەوێت لەوە دڵنیابم کە حکوومەتەکەمان لە کۆنگرێس و سینات و کۆشکی سپی لەوە بگەن کە گرنگە پشتیوانکاری ئیسرائیل بن لە دژی توندڕەوی حەماس و تیرۆریزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. ئەماش لە پێناو ئەوەدا کە خەڵک بە ئازادی و ئارامی بژین. لەوەتەی شەڕ چووەتە ناو کەرتی غەزەوە خۆپیشاندانی پشتیوانی لە فەلەستینیەکان لە واشنگتن نەوەستاوە. توێژێکی جیاوازی کۆمەلگای ئەمریکی بە جیاوازی ئاین و نەژادیانەوە بەشدارن و دژی ئەو شەڕن کە بۆتە هۆکاری دروێنەکردنی ڕۆحە بێگوناهەکان. باوەڕم وایە کە دەبێ فەڵەستین سەربەخۆ بێت و لەلایەن ئیسرائیلەوە داگیر نەکرێت. من تێناگەم بۆچی سەرکردەکانی ئیسرائیل ئاگربەز ڕەت دەکەنەوە. ئەوە شێتێتیە. ڕەنگە ئەم چالاکیە بێدەنگەی فەلەستینیەکان لەبەردەم کۆشکی سپی وڵاتە زلهێزەکەی دنیا هیچ دەنگ هەڵبڕینێکی نەوێت. وێنەکان خۆیان دەدوێن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.